بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى، والصلاة والسلام على حبيبه المصطفى وعلى آله وأصحابه أهل الصدق والوفا، وبعد. سرتا دەستخۆشی لەو خوشکە بەڕێزانە کەم تایبەتی لە ئەنجومەنی سۆرانی خوشکان کە توانیان ئەو خولی سومەیە خولێکی سەرکەوتوانە لەو هاوینەدا بەڕێوە بن، خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە. خوشکانی بەڕێز، دایکانی بەڕێز، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام دەربارەی جگەرگۆشەکانمان، دەربارەی ئەو دایکانەی یاخود ئەو باوکانەی کە کچەکانیان پەروەردە ئەکەن ئەفەرمیتن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام ئەفەرمی: من عال جاريتين حتى تبلغ جاء يوم القيامة أنا وهو كهاتين. ئەفەرمی هەر دایکێک یاخود هەر باوکێک ئەگەر بێت و دوو کچی پەروەردە بکاتن، دوو کچ گرنگی بە دوو کچی بدات و پەروەردەیان بکاتن هەتاکو گەورە ئەبن، پەروەردەیەکی تەندروست و جوانیان بکاتن، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام ئەفەرمی من و ئەو کە هاتەینی، هەردوو پەنجەکانی خۆی ئاوا لێ کرد، فەرمووی ئەنا وەهوە کە هاتەینی فی الجەنە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام فەرمووی من و ئەو کەسە ئاوا لە بەهەشتێک کۆ ئەبینەوە. جا ئیبن بەطال ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێتن ئەفەرمێ: حق على من سمع هذا الحديث أن يعمل به ليكون رفيق النبي صلى الله عليه وسلم في الجنة، ولا منزلة في الآخرة أفضل من ذلك. أفرمي براستي حقا لسر أو كسيك أو فرمودي بيغمبري خوا عليه الصلاة والسلام جوابستي أبيتو جويلي أبيتن، أفرمي كار بكاتن لو أوي ببيتا هاوري بيغمبري خوا عليه الصلاة والسلام لبهشت دا، وطبعا هيت منزليك هيت بلوبايك لبهشت دا لوي خوشترنيه كإنسان هاوري بيغمبري خوابي عليه الصلاة والسلام لناو بهشت دا. كواتا مجديكي زور قوريا بتايبتي بو دايكاني برز كأجر أتانويتن شوين كوتي بيغمبري خوان عليه الصلاة والسلام، وأتانويتن هاوري بيغمبري خوابن عليه الصلاة والسلام لبهشت دا، گرنگی بە پەروەردەی کچەکانتان بدەن، گرنگیان پێ بدەن. و ئەوەش ئەوە دەرەخاتن کە ئیسلام، ئاینی پیرۆزی ئیسلام چەندە گرنگی بە ئافرەتان داوە، بە مافی ئافرەتان داوە. یعنی بەداخەوە بینی شەو و ڕۆژ هێڕشەکرێتە سە ئیسلام بە حەق و بە ناحەق، هێڕشێکی ناڕەوای دوژمنکارانە تۆمەتبارەکرێتن کەوا ئیسلام مافی ئافرەتانی پێشێل کردێ. تەماشاکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام پێمانە فەرمی ئەوەی گرنگی بە دوو کچ بداتن کە ئەگەر کچکەیە، واتە ئافرەت ئەگەر کچە و کچکەیە فەرمی ئەوەی گرنگی پێ بداتن من و ئەو ئاوین لە بەهەشتدا. و ئەگەر ئافرەت دایک بیتن ئەفەرمی ئەلجەنەة تحت ئەقدام الأمهات، بەهەشت لە ژێر پێی دایکاندایە. و ئەگەر ئافرەت خێزانە و هاوسرە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام فەرمی خەیڕوکم خەیڕوکم لأهله وأنا خەیڕوکم لأهلی، باشترینتان ئەو کەسەیە کە لەگەڵ خێزانی باش بیتن. ئیمامی بوخاری و مسلم ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بیتن، و تورمذیش لە عایشە دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بی ئەجێڕیتەوە فەرمی حەزرەتی عایشە فەرمی ڕۆژێکیان دەخەلت عەلەیە ئیمرەئەة ومعها ابنتان لها تسأل فلم تجد عندي شيئا غير تمرة واحدة. أفرمي ڕۆژێکیان ئافرەتە دوو کچی پێبوو، دەستی دوو کچی گربوو، ڕۆژێکیان ئەفەرمی هاتە لای ماڵیمە، ئەفەرمی سواڵیە کرد ئەو دایکە، یعنی لە ئەو منداڵانە ئەیویست خواردنێکی شتێکی پەیدا بکاتن. ئەفەرمی کە هاتە ماڵێمە، لە ماڵیمەدا تەماشام کرد هیچ شتێکمان لە ماڵێ نەبوو غەیرە تەمرەة واحدة، تەنها یەک دنکە قەسبمان لە ماڵێ هەبوو، یەک دنکە قەسب. ئەفەرمی فأعطيتها إياها، ئەو دنکە قەسبەشم دا بەو ئافرەتەی. ئەفەرمی جا تەماشام کرد فقەسەمەتها بەینە ئیبنەتەیها، دیتم ئەو دنکە قەسبەی دابەشی کرد لە بینی هەردوو کچەکان، واتە کردێ دوو کەرێک، هەریەکەی کەرکێکی پێدان و ئەفەرمی وەلەم تەأکل منها
بەخۆشی هیچی لێ نەخوارد دنکە قەسبەکەی کردە دوو کەرک لە بینی کچەکانی بەخۆ هیچی نەخوارد ئەفەرمی ثم قامت فخرجت پاشان هەستا و ڕۆی فدخل النبي صلى الله عليه وسلم علينا فأخبرته فقال أفرمي باشا بيغمبر صلى الله عليه وسلم كهاتوا هوالم بيدا هوالي أو آفرتي كآواب لقل كتكاني بيغمبري خوا عليه الصلاة والسلام چی فرمو كأوي جويل بولا عائشة دايشي ما دارم فرموي من ابتلى من هذه البنات بشيء فأحسن إليهن كن له سترا من النار فرموي هر كسيك دوكتي هبيتن خواهي قورا دوكتي بيب بخشيتن لەگەڵ کچەکانی باش بیتن پەروەردەیان بکە ئەوانە ئەبنە ڕێگر ئەبنە حیجاب ئەبنە دیوارێک لە بینی دایکەکە و لە بینی ئاگری جەهەنەمێ یعنی موژدە لەوەی گەورەتر نابی کەواتە زۆر گرنگە بەڕاستی کە ئێمە گرنگی بە کچەکانمان بدەین پەروەردەیان بکەین يعني أو مجدي پیغمبري خوا عليه الصلاة والسلام حتى لرواية إمام مسلم هاتي فرمي إن الله قد أوجب لها الجنة أو أعتقها بها من النار أفرمي خواي قورا واجبي كر بهشت لو أو دايكي بهوي أويك لقل دوكتكاني باجبو هذا بيشمان خوش بيتن براستي كخواي قورا كاتك كتمان أداتي بداخل لو كومالقاي إيمدا حتى أو كوتايانش لو أنا استاشوا بيتن لنا وزور لخيزانة كان يعني كاتك اخواي قولة كتيان بيا بخشيتن ابيني وكو سردمي جاهليت بيان ناخوشا بلا ما تماشاكن يعني او جور الرفتارانه براستي رفتاري جاهلية اسلام بيمان الله اگر قرنجيبك تك كت رحمته واگر قرنجيان بي بدين ابيته هوكاري اوي كدايكو باوكا كلا اقري جهنم ببارزتن براستي خواي پروردگار لقرآن فرمي المال والبنون زينة الحياة الدنيا مال من دال جواني جياني دنيان چه هز بو جواني يكام بتايبتي من دال جواني جياني دنيايا بس كس هز بو نعمته قورينا كاتن إلا أو كسنبي كخواي قورا محرومي كربي لو نعمتي أوي كخواي قورا هشتا من دالي بين دابتن أوان هز بو نعمته بو جواني قوري جيانا كان لو أبيني مثلا مالي خوي سرفكاتن أو آفرتا أو دايكا أو باوكا مثلا بارا سرفكان بس لبناوي أوي كتار سرق ببينو لو أوي خواي قورا من داليان بيب بخشيتن كواتم من دال جواني جياني دنيايا وأوانيك خوا بين داون أوان هز زياتر بو جوانيا كان بس لبير ما نتي أو نعمة قوريا مادام نعمته مادام جواني جياني دنيايا بلام لقل أوجدا مسؤوليتي شا خواي قورا لسر إيمي واجب كرديك من دال أمانتك لاي إمام مسؤولية لاي إمام روج قيامة دايكان وباوكان بربرسن لبرامبر خواي پروردگار خواي قورا لي أنا برسيتو آية أو أمانتتان أو أمانتي كإيمة بيمان دابون لبيتنا لقل كريم من دال أمانته ئایا تۆ مەسئولیەتی خۆت بەرامبەر ئەو منداڵە جێبەجێ کردیە یان نا ئایا هەروە گوێتان پێ نەدان یان نا کەواتە زینەتی منداڵ زینەتی ذوڕیەت وەکو گوتمان المال والبنون زینة الحياة الدنيا منداڵ زینەت و جوانی ژیانی دنیان زینەتی ئەو منداڵی کەنجێ جوان و تەواوە بیتن ئەگەر هات و پەروەردەمان کردن لەسەر دینداریەکی جوان بە ئەخلاقێکی جوان ئەگەر نا ئەگەر بێت و پەروەردەیان نەکەین گرنگی بە پەروەردەکردنیان نەدەین بەڕاستی ڕۆژی قیامەتێ بە پێچەوانەوە گوتمان ئەگەر گرنگیان پێ بدەین ئەبنە دیوارێک لە بینی ئێمە و جەهەنەم ئەبنە پارێزەرێک بۆ دایکان و باوکانیان لە ئاگری جەهەنەم ئەدی ئەگە گرنگیان پێ نەدرێ بە پێچەوانەوە لۆیە گرنگە دایکان باوکان ئەگەر بە دوای باشترین مەکتەب و قوتابخانە ئەگەڕێن لۆ منداڵەکانتان زۆر جاران ئەبینی مەسەڵەن ئێمە هەوڵە دەین باشترین قوتابخانە لۆ منداڵەکانمان ببینینەوە لۆ ئەوەی سەرکەوتوو بن و شەهادەی باش بەدەست بینن دەی زۆر گرنگیشە لۆ مەسەلەی پەروەردە و ئەدەب و ئەخلاقیشیان باشترین پەروەردەیان بکەین لە چێن دەرێ مەسەڵەن پەروەردەیەکی باشی منداڵەکانمان ئەکرێتن هەوڵ دەی منداڵەکانمان بۆ ئەوێ بنيريتن چکە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئێوە هەمووتان شوانن و هەمووتان بەرپرسن بەرامبەر ئەوانەی کە لە ژێردەستەتان دانا
جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمی والمرأة راعية في بيت زوجها وهي مسؤولة عن رعيتها. ئافرەت لە ماڵی پیاوەکەی بەرپرسە و ئەو منداڵانەی کە لە بەردەستیدان بەرپرسە و لێ پێچینەوەیان دەربارە ئەکرێتن. کەواتە پەروەردەی منداڵان بەڕاستی کارێکی گەورەیە و لێ پێچینەوەی لێ ئەکرێتن لە ئێمە ڕۆژی قیامەت لێمان ئەپێچرێتەوە و گرنگە ئێمە دەربارەی منداڵانمان کاتی خۆمان، پارەمان، جوهد و ماندیبوونمان لە پێناوی پەروەردەی منداڵانمان خەرج کەین. یعنی گرنگە کاتیان لە پێناودا بکوشین. کات لە پێناو منداڵتدا کە کاتی خەرجکەی بە کەمی مەزانە. زۆر جاران بەداخەوە دایکان و باوکان لەبەر سەرقاڵی خۆیان گرنگی بە پەروەردەی منداڵەکانیان نادەن. ئەوە هەڵەیە. چەندە سەرقاڵبی دەبی کاتی ببینیەوە بۆ پەروەردەی منداڵەکەت دەبی ئاگات لێبی. چەندە هەژار و نەداربی دەبێ هەندێک پارەت دابنەی تایبەتی کەی بۆ پەروەردەی منداڵەکەت. چەندە ماندووبی دەبێ هەندێک ماندووبوونی تر خەرجکەی بۆ پەروەردەی منداڵەکانمان. چونکە تەماشاکەن پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام چەندە گرنگیان بە پەروەردەی منداڵەکانی خۆیانەدا. تەماشاکەن سەلەفی ساڵح ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ چەندە گرنگیان بە پەروەردەی منداڵەکانی خۆیانەدا. حتا صالحین ئینسان پیاوە باشەکان لە دوایوان. تەماشاکەن هەر یەکێک لە ئێمە کاتێک کە قورئانە خوێنیتن هەمومان یعنی ئەو پرسیارە ئەکەین، ئەو سوئالە ئەکەین، ئەو داواکاریە لە خوای گەورە ئەکەین بە زمانی حاڵمان کە قورئانە خوێنینەوە. خوای گەورە فەرمی ربنا واجعلنا مسلمين لك ومن ذريتنا أمة مسلمة لك. ئەوە داوای چێیە؟ داوای پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام. داوایانە کرد ئیبراهیم عەلەیهی سەلام خوایە بمان جێڕە بمان کە موسڵمان و هەروەها لە زوڕیەتی ئێمە ئومەتێکی موسڵمان پەیدا بێ. واتە داوایانە کرد کە خوای گەورە پەروەردەی منداڵەکانیان بۆ پەروەردەیەکی تەندروست پەروەردە بکاتن. منداڵی باش و ساڵح و پەروەردەکرا و خوای گەورە بە قسمەتیان بکاتن. کەواتە منداڵ نیعمەتە و پەروەردەی منداڵان گرنگە. پێغەمبەران گرنگیان پێدایە. بەڵام بۆ یعنی لەبەر چ پەروەردە و وەکو گوتم گرنجیدان بە منداڵان لەبەر چ گرنجیەکەی لە چیدایە؟ لە چەند خاڵێک کورتێکەمەوە بۆ ئەوی سەرتان زیاتر نێشینم. وەکو گوتم لەبەر ئەوەی گرنگە پەروەردەی منداڵان چونکە منداڵ وەکو گوتم هۆکاری چوونە بەهەشتی دایکان و باوکانە. ئەگەر ئەتانەوێ بچنە بەهەشت، ئەگەر ئەتانەوێت ڕزگار بن لە ئاگری جەهەنەم دەبی گرنگی بە پەروەردەی منداڵەکانتان بدەن. ئەگەر نا بە پێچەوانەوە ئەبیتن. خاڵی دووەم چونکە عیبادەتە. لەبیرتان نەچی پەروەردەی منداڵ ئەگەر پارەی لێ سەرفکەی، ئەگەر کاتی لێ سەرفکەی، ئەگەر ماندی بی لەگەڵی هەروە بە هەدەر ناچی. ئەو کاتت کە لەی خەرجەکەی عیبادەتە. خوای گەورە هەمووی بە عیبادەتت بۆ ئەنووسیتن. بۆیە لە بیرمان نەچیتن پەروەردەی منداڵان هەم عیبادەتە هەم خۆشیشە. لەزەتی لێ ئەبینی کاتێک کە منداڵەکەت پەروەردە ئەەکەی لەگەڵی ئەبی کاتێک کە فێرە بیتن. و هەروەها لە بیرمان نەچیتن ئومەتی ئیسلامی، ئومەتی موسڵمان، ئومەتی ئێمە پێویستی بەو منداڵانەیە. ئەوانە گەنجی دواڕۆژن. ئەگەر کوڕن پیاوی دواڕۆژن، ئەگەر کچن ژنی دواڕۆژن. کەواتە بە تایبەتی ئێمەی موسڵمان ئەگەر ئەمانەوێتن جیلێک دەربچیت و سبەینێ کۆمەلگامان کۆمەلگایەکی بەختەوەربی دەبی لە ئێستاوە منداڵەکانمان پەروەردە بکەین ئەگەر ئەمانەوێ بەختەوەر دەربچن. و هەروەها لە بیرمان نەچیتن کە ئێمە هەم لە ژیانی خۆماندا، ژیانی ئێستای دنیا، هەم لە قیامەتیشدا کە پێشتر باسم کرد پێویستیمان بە منداڵەکانمانە. گوتم ئەگەر ئەمانەوێ بچینە بەهەشت دەبی گرنگی بە منداڵەکانمان بدەین. ئەگەر ئەشمانەوێ لە دنیاشدا بەختەوەر بین، لە دنیاشدا ئەگەر ئەتەوێ منداڵەکەت کەڵکی بۆ تەبیتن، منداڵەکە سبەینێ پێویستیت پێ بیتن، سوودت پێ بگەینی، دەبی هەر پەروەردەیان بکەین. لە هەردوو حاڵەتیدا پێویستیمان پێیە. شتێکی زۆر گرنگ لە بیرمان نەچیت تاکە شتێک کە ئێمە کاتێک کە ئەمرین لە دنیادا و بارەکەین لە ژیانی دنیاماندا کە سوودمان پێ بگەینیتن، پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی کاتێک کە ئینسان مرد تەنها سێ شت سوودی پێ ئەگەینیتن. سێ شت. لەو سێ شتانە طبعاً یەکەچیان سەدەقەی جاریەیە،
ئەگە ئینسان مەسەڵەن مزگەوتێکە دروست دەکات، قوتابخانەیەکە دروست دەکات، دارێکی بەبەرە مەسەلەن کانیاوێکە ئەیکاتە خێر و خەڵک خێری لێ ئەبینی، ئەو هەتا مابی خێری لۆچ یا علم ئەوەی دووەمە کەسێک زانیاریەک بە کەسێک بگەینیتن حتا ئەو کەسە مەسەلەن ئەوەی کە فێرت کردیە ئەو یەکەچی دی فێرەکە ئەو یەکەچی دی فێرەکە هەتا دنیامان خێر لۆت و دێتەوە. ئەوە دووەمیان. سێمیان هەر کەسێک منداڵێکی ساڵحی لە پاش بەجێ بمینێتن، ئەو منداڵە ساڵحە ئەگە پەروەردەت کردیە دوعات لۆ ئەکاتن، ئەگە تو لە قەبریش دابی خێری منداڵەکەت لۆ دێتن. کەواتە گرنگە ئێمە گرنگی بە پەروەردەی منداڵانمان بدەین بۆ ئەوی منداڵی ساڵحیان لێ دەربچیتن. خاڵێکی گرنگ لە بیرمان نەچی هەموو منداڵک کە لە دایکە بیت کە لە دایک بوو لەسەر فیترەت لە دایکە بیتن، واتە کە دێتە دنیا بە مسلمانی لە دایکە بی، بەڵام چێ وای لێ ئەکا کە لە دین لابداتن کە لەسەر فیترەت لابداتن بەرەو خراپەکاری بڕوا، طبعا یان دایک و باوکە یان کۆمەڵگا و دەوروبەر وای لێ ئەکەن. کەواتە ئەگەر بمانەوێ بەردەوام بی لەسەر ئەو فیترەتە و لەسەر دینداری و مسلمانێکی باشی لێ دەربچی دەبی پەروەردەیان بکەین، دەبی گرنگی بە پەروەردەیان بدەین. شتێکی دیکە لە بیرمان نەچی منداڵان ئەگەر بمانەوێ پەروەردەیەکی تەندروست پەروەردە بن دەبی لە سەرەتای ژیانیان گرنگی بە پەروەردەیان بدەین، چونکە پەروەردە لە سەرەتاوە دەست پێ ئەکات، لە منداڵی لە زووەوە دەست پێ ئەکاتن. هەروەها خاڵێکی دیکەی گرنگ ئەوەیە خوای گەورە پێش ئەوەی کە فەرمان بە منداڵەکان بکات کە لەگەڵ دایک و باوکیان باش بن، فەرمانی بە دایکان و باوکان کردێک کە منداڵەکانیان پەروەردەکەن. کەواتە ئەگە سبەینە منداڵەکانت لەگەڵت باش نەبوون گلەیی مەکە، چونکە ئەتوو پەروەردەت نەکردین. کەواتە ها دەبێت تو سەرەتا منداڵەکەت پەروەردە بکەی، اینجا سبەینێ منداڵەکەت ئەگەر ئەتوو پەروەردەت کرد دڵنیا بە کە منداڵەکەشت چاکەی بۆتە بیت و لەگەڵت و باشە بیتن. باسم کرد منداڵ مەسئولیەتە، خوای پەروەردگار لێمانە پێچیتەوە ڕۆژی قیامەت، و لە بیریشتان نەچیتن زۆربەی کێشەکانی منداڵان کە سبەینێ ڕوبەڕووی کێشەی منداڵەکانت ئەبیەوە لە تەمەنێکی گەورەدا، هۆکارەکەی ئەوەی لە منداڵیدا کە کێشە و گرفت کلۆ دروست دەکەن لە منداڵیدا پەروەردەت نەکردین. ئەگەر پەروەردەیان بکەی، ئەگەر بیان نێریە شوێنێک کە پەروەردە بکرێن، دڵنیا بە سبەینێ لە کێشە و گرفتەکان دوورە بیەوە. منداڵ بەڕاستی پەروەردەی منداڵان هەم بەرەکەت لۆ خۆیان هەم لۆ کۆمەڵگاش دەینن، ئەبنە خێر و بەرەکەت لۆ خۆشیان و لۆ کۆمەڵگاکەشیان. کەواتە پێویستە دایکان و باوکان ئەگەر بیانەوێ بە ژیانێکی خۆش و خۆشگوزەرانی بژین، با گرنگی بە پەروەردەی منداڵەکانیان بدەن. لە بیرمان نەچیتن دایکان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە پەروەردەی منداڵان، واتە پێش ئەوەی کە پەروەردەی منداڵ ئەرچی باوک بیتن ئەرچی دایکانە، چونکە دایکان زیاتر بە منداڵەوە تێکەڵیان لەگەڵ منداڵی زیاتر بە منداڵەوە نووساون، چونکە منداڵ پارچەیەکە لە دایک، چونکە عاتیفەی دایک زۆر بەهێزترە لە عاتف و سۆزی باوک. هەروەها دائیمەن دایک لە دڵی منداڵان نێزیکترە، ئاگامان لەوەی بیتن لۆیە پەروەردە زیاتر ئەرچی دایکانە. و لۆیش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەبینی کاتێک کە باس لە هاوسەرگیری ئەکاتنە فەرمی تونکەحو المەرئەة لئەربع، ئافرەت لەبەر چوار شت داوا ئەکرێ، چوارەمیان کە باسەکە ئەفەرمی لیدینیها فەظفەر بذات الدینی تەریبەت یەداک، ئەفەرمیتە گەنجان ئەو ئافرەتە بینن کە دیندارە، لەبەر چیتی مەبەستی زیاتر لەبەر ئەوەیتی کە سبەینێ ئەو دایکە نەوەیەکی پەروەردە بکات، پەروەردەیەکی تەندروستیان بکاتی منداڵەکان، چونکە ئەگەر ئافرەت دیندار بوو منداڵەکانیشی بە پەروەردەیەکی باش پەروەردەیانەکان. شاعیر ئەڵێتن ئەفەرمی الأم مدرسة إذا أعددتها أعددت شعبا طيب الأعراق، ئەفەرمی دایک قوتابخانەیە. ئەوە شاعیرێکی گەورەی مصریە باس لەوەیەکە ئەڵێ ئەگەر ئەتانەوێتن کۆمەڵگا پێ بگاتن، کۆمەڵگایەکی تەندروست دروستبی، ئەڵێ دەبی سەرەتا لە دایکانەوە، واتە سەرەتا لە کچەکانەوە لەو تەمەنانە، ئەڵێ دەبی دروستیان بکەن، چونکە دایک قوتابخانەیە. هەموو سەرکردەکانی دنیای ئەوانەی ئەیان بینن سەرەتا لە قوتابخانەی دایک دەرئەچن، سەرەتا لەوێ تەخەڕوجەکەن،
لەبەردەستی دایک پەروەردە ئەبن هەموو سەرکردەیەکی گەورەی ئەو دنیای بزانن ئافرەتێکی گەورەی لە پاڵپشتە ئەو ئافرەتە گەورەیەش یان دایکە یان خێزانە بە زۆری شوایە دایکە کەواتە پێویستە ئەڵێ ئەلئوم و مەدرسە دایک قوتابخانەیە ئەگەر دایکت ئامادە کرد ئەعدەدتە شەعبەن طەیب الئەعراقی سبەینێ کۆمەڵگا و نەوەیەکی زۆر پاک و تەندروست دەرئەچیت و تەخەڕوجەکاتن لۆیە گرنگە ئێمە گرنگی بە پەروەردەی منداڵەکانمان بدەین بە پەروەردەی کچەکانمان بدەین هەر بۆیە وەکو گوتم زیاتر ڕۆڵی دایکە و دایک دەبی ئەو ڕۆڵە ببینیتن و زیاتریش ئەبینی دایک ئامادەیە مەسەلەن خەوی خۆی ماندووبوونی لە پێناوی منداڵی هەموو ئامادەیە هەموو شتێکی قوربانیەکی بداتن لە بیریشمان نەچیت حتا زانانی علم النفس لەوەی متحیر بووینە لەبەرەوەی ئەڵێم ینی دایک دەبی زۆر گرنگی بە پەروەردەی منداڵ بدا زانانی علم النفس ئەڵێن بە تایبەتی 2 ساڵی یەکەم زۆر گرنگە کە گرنگی بە منداڵت بدەیت و ئەڵێن لە 2 ساڵی یەکەمدا منداڵ کاتێک کە لە دایکە بیتن ئەڵێ منداڵ بە بۆنی داچی ئەناسیتەوە بە بۆن لە بۆنی ڕا دایکی خۆی بۆنی دایکێکە ئەیناسیتەوە پاشان سەوتی ئەناسیتەوە دەنجی دایکی پاشان فێرە زمانی دایکە بیتن ئەها هەر کەسێک کە پێڵێن سەرەتاڵێن چ زمانی دایک چکە منداڵ سەرەتا لە داچی فێرە زمانە بیتن لۆیە گرنگە دایک زۆر گرنگی بە منداڵ بدا لە بیر و نەچی باب هەتا 3 مانجیش منداڵەکە بابی ناناسیتن لە پاش 3 مانجیەوە هێواش بابی ئەناسی بەڵام هەر لە دایکەبی بۆنی دایکی ئەناسی پاشان دەنجی ئەناسی پاشان فێرە زمانی ئەبیتن لۆیە گرنگە دایکان زۆر ئیحتیمام بە منداڵەکانیان بدەن و واجبی دایکانە بەڕاستی لە ماڵێ متابعی منداڵەکانیان بکەن لە نوێشکردنیان بە تایبەتی لە نوێژی زۆر لیان پێچنەوە و بەبیریان بینەوە کاتی نوێشکردنەکان هەروەها لە پاش 7 ساڵیدا فەرمانیان پێ بکەن پاش 10 ساڵی زیاتر فەرمانیان پێ بکەن ڕۆژی بگرن نوێژ بکەن و هەروەها فێرە دەستنوێژ شۆرین و پێشی 7 ساڵی گرنگە یعنی پێش 7 ساڵێکی فێرە دەستنوێژیان بکەن لە 7 ساڵی فێرە نوێشکردن ببن و فێرە قورئان خوێندنیان بکەین گرنگیان پێ بدەین کە قورئان بخوێنن و هەروەها دایک لە بیرمان نەچیتن بەڕاستی ئەمین سڕی دەرسەکانی ماڵەیە یعنی دەبی دایک متابعی منداڵەکان بکە دەربارەی دەرسەکان زۆر گرنگی بە منداڵەکاندا بە تایبەتی ئەگەر لە ماڵێ هەفتانە ئەگەر بکرێ ڕۆژانە دەرسێکی ڕۆژانە هەبیتن یاخود ئەگەر هەرچنەبی هەفتانە دەرسێک هەبیتن زۆر گرنگی پێ بداتن ئەوانە چەند شتێک بوون بە کورتی هیوادارم ئینشاءڵڵا گرنگیان پێ بدەین بۆ ئەوەی منداڵەکانمان جگەرگۆشەکانمان هەم لە دنیادا هەم لە قیامەتدا بەختەوەر بن ببنە مای بەختەوەری هەم بۆ خۆیان هەم بۆ دایک و باوچیان و هەم بۆ کۆمەڵگاش و نەوەیەکی تەندروست دروست ببیتن و بۆ ئەوەی کۆمەڵگامان لەو بارودۆخەی کە ئێستا تێیدایە و لەو ناڕەحەتیانە سبەینێ هەموو ئەو قۆناغانە ببڕین و بەرەو بەختەوەری دنیا و قیامەت هەنگاو بنین خوای گەورە پاداشتی ئێوەش و هەروەها ئەو خوشکانش بداتەوە کە بەو خولە هەستان آمين وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين